پێناچێت ئاگری ئەم شەڕێکە لە نێوان ئیسرائیل و ئێران دروست بووە بە ئاسانی دابمرکێتەوە. کەمێک پێش ئێستا مۆساد تازەترین ڕاگەیەنراوی لەسەر هێرشەکانی خۆی بۆ ئێران ڕاگەیاند ئەوەیە کە ئەو هێرشانەی کە ئەم نیوەڕۆیە ئەنجام دراون یاخود پێش نیوەڕۆ ئەنجام دراون جا لە هێرشەکانی بەرەبەیان لە ناو خاکی ئێرانەوە موشەکەکان هاوێشراوە، موشەکی ئیسرائیلی و باس لەوە دەکرێت واشنگتن پۆست باس لەوە دەکات کە مودەیەک پێش ئێستا ئیسرائیل هەستاوە موشەکی گواستۆتەوە بە ناو خاکی ئێران. پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئێران چۆن ئەو هەموو ماوەیە یعنی نەیتوانیوە لە ڕووی هەواڵگریەوە ئەوە کۆنتڕۆڵ بکات کە زانیاری ئەوەی هەبێت چۆن ئیسرائیل ئەم موشەکانی گواستۆتەوە ناو خاکی وڵاتەکەی و ئێستا و ئەمڕۆ لە دژیان بەکاری دێنێت. جالەوە یعنی کاردانەوەکان تاوەکو ئێستا ئەوەی کە هێرشەکەی بەرەبەیانی ئیسرائیل بۆ سەر ئێران فراوانتر دەبێت لەبەرەوەی کەسە لە باڵا و بەهێزەکانی ئێران کراونەتە ئامانج لە سەرۆک ئەرکانی سوپای پاسدارانەوە، لە فەرماندەی گشتی هێزەکانی سوپای پاسدارانەوە، لە سەرۆکی هێزی ئاسمانی ئێرانەوە، لە دوو زانای ئەتۆمی و چەند فەرماندەیەکی تر، هەروەها ڕاوێژکارێکی باڵای خامنەی کراونەتە ئامانج و سەرجەمیان کوژراون. ئەوەی تاوەکو ئێستا لەلایەن ئێرانەوە دەوترێت ئەوەیە تەنها هەڕەشە دەبینرێت و تاوەکو ئێستا یعنی هیچ بەرپەرجدانەوەیەک جگە لە کۆمەڵێک درۆن کە خراونەتە خوارەوەکو ئیسرائیل دەڵێت هیچ بەرپەرجدانەوەیەک نییە. بەڵام کاردانەوەکان لەسەر عێراقیش بەردەوامی هەیە. هەر ئێستا کە من قسەتان بۆکەم وەزارەتی نەقل وەزارەتی گواستنەوەی عێراق ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە کە وەک چۆن گەشتەکانی ڕاگرتووە ڕاگررتنی گەشتەکان بەردەوام دەبێت و ئاسمانی عێراق لە فڕۆکەی هاتوو ڕۆیشتوو و ترانزیت هەمووی پاکراوەتەوە جارێک گەشتەکان ڕاگررتنی بەردەوام دەبێت و لە فڕۆکخانەی هەولێر بە هەمان شێوە گەشتەکان ڕاگیراوە. چاوتان لەسەر 1964 بێت سات بە سات زانیاریەکان لەسەر هێرشەکانی ئیسرائیل و ڕوبەڕووبوونەکانی نێوان ئیسرائیل و ئێران بۆ ئێوە دەگوازینەوە.